سڵاوتان لێبێ و ئێوارەتان باشی وادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن. ئەمڕۆکە بەگشتی باس لە دۆخی کوردستان دەکەین و بە تایبەتیش پرۆسەکە گەیشتە کوێ، ئەو پرۆسەیە کە 2 ساڵە خەریکین، ڕۆژێک گەرم دەبێت، ڕۆژێک سارد دەبێت، ڕۆژێک خاو دەبێت، ڕۆژێک تون دەبێت. دەربارەی پرۆسەکە سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم وەکو هەواڵیش وەکو زانیاریش گرنگە کە تورکیا بڕیاریدا لە 3 ئۆگستۆس، ئەمڕۆکە 1 ئۆگستۆسە، ینی دوای 2 ڕۆژی دیکە بخرێتە دەنگدان لە پەرلەمانەوە، واتە گفتوگۆی لەسەر بکرێ و دەنگدانیشی لەسەردا بکرێ. ئەمە نیشانەی چییە؟ و لە هەمان کاتدا تەماشا دەکەین هەندێک ئەم دیدارەکان بەردەوامن، هەمیش هەندێک سەردانی سورپرایز هەنا لە بۆ تورکیا. یەک لەوانەش جۆناسان پاوڵە. جۆناسان پاوڵ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی بەریتانیایە، شارەزاییەکی زۆری لە چارەسەرکردنی ململانیەکاندا وەک باکووری ئیرلەندا هەیە و لەوێ لە چارەسەرکردنی کێشەی باکووری ئیرلەندا واتە شەڕی نێوان ئیرا و بەریتانیادا ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی هەبوو لە چارەسەرکردنیدا و بە کەسێکی سەرکەوتوو لەو بارەوە دەزانرێ. دوێنێ گەیشتە ئەنقەرە و لەگەڵ ئەردۆغان من بەخۆم ڕسمێکم نەبینی، بەڵام باس لەوە کرا کە لەگەڵ ئەردۆغانیش کۆبووتەوە، بەڵام ئەوەی دیار بوو لەگەڵ هاکان فیدەن کۆبووە، ڕسمەکەشی بڵاو کردەوە و وەزارەتی دەرەوەی تورکیا هیچ لێدوانێکی نەدا. یعنی ڕاوێژکارێکی ئاسایشی نیشتیمانی بەریتانیا دێ کە پێشتر جەنەڕاڵێکی ئیستیخباراتی سەربازی تۆنی بلێر بووە پێشتر و ئێستا کە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی بەریتانیایە و کەسێکە لە بواری چارەسەرکردنی پەرزگریەکەکانی ئەتنیکەکان و یانیش مەزهەبەکان و یانیش گروپە جیاوازەکان کە لە بەرامبەر دەوڵەتدا شەڕ دەکەن ڕۆڵێکی پێشینەی دێتە تورکیا. وەزارەتی دەرەوەی تورکیا هیچ لێدوانێک لەسەر ئەمە نادا، بەنا بە باش و نەبەخرا. بێگومان ئەو کەسە وا دیارە من چەندین جار باسی کردووە، ئەو تێڕوانینەی کوردان بەردەوام ڕەخنە دەکەم، ئەوە تێڕوانینێکی ناسیۆنالیستانە شانە لە هەمان کاتدا و ئەو تێڕوانینە لای کوردەکانی باکووریشدا لەو پەکەدا زۆرەیە، هەموو شتێک بە خۆیان دەبەستنەوە. وا دەزان بە تەنیا ئەوان لە مەرکەزی گفتوگۆکاندان لە مەرکەزی ڕووداوەکاندان، هەڵبووکی ئێمە لە کناریشدانین، لە بۆ هەندێک مەرج نییە ها ئەو هاتنە 100% پەیوەندی بە تەنیا بە کوردەوە هەبێ و یانیش بە پرۆسەکەەوە هەبێ. لەبەر چی؟ لەبەر ئەوەی لە ئەو کەسە لە ساڵی 2025دا هاتە ئیستانبۆڵ و ئەو کاتە ئەو سەردانێکە کردی زیاتر پەیوەندی بە پرسی ئۆکرانیا و رووسیاوە هەبوو. بەڵام بمانەوێ نەمانەوێت ئەو کەسە لە ساڵی 2013ەوە لە نزیکەوە چاودێری پرۆسەکە دەکات و ئەو کاتە جۆرە هەوڵدانێکی لە ناو پرۆسەکەدا لەلای ئەو کەسە هەبووە. ئێمە دەزانین کە ماوەیەک بوو بۆ ماوەی 56 ڕۆژ بووە بزانم ئۆجەران دیداری لەگەڵدا ساز نەکرا. دوای ئەوە پەروین بۆڵدان مەدحەت سنجەر و پارێزەرەکەی چوونە ئیمرالی و 5 سەعات گفتوگۆیەکیان لەگەڵدا کرد و گەڕانەوە دەبوایە لە حوتوی ڕابردوودا گفتوگۆکان لە پەرلەمان دەستی پێکردان، دەستی پێ نەکرا. لە پەرلەمان سەرەداوێک کرایەوە و پرۆسەکە درایە فراکسیۆنەکان، بەڵام گفتوگۆ دەستی پێ نەکرا و دواخسترا و ئەوەمان بینی لەلایەن قەندیلیشدا ئەگەر پچڕیش بێت دەنگێکی ناڕەزایی دەرکەوت و ئێستاکە تەماشا دەکەین سەر لە نوێ باس لەوە دەکرێت کە ئەوە هەواڵی ئەمڕۆیە کە لە 3 ئۆگستۆسدا ئەو پرسە دەبێت لە پەرلەمان گفتوگۆی لەسەر بکری. هەر لە بۆ هەندێک کاتێک لە تابلوێکە دەڕوانین ئەو دیمەنەی کە وەک هەنگاوێک بۆ پێشەوە هەنگاوێک بۆ دواوە دەردەکەوێت تا ڕادەیەکی زۆر ڕاستە، بەڵام
خوێندنەوەی ئەم دۆخە تەنیا وەک لایەنەکانی ئاشتیان ناوێت کورتخایەن و ناتەواو وەکو بڵێ لایەنەکان چ دەوڵەت بێت چ پەکەکەوێ ئاشتی ناوێت شتێکی ناتەواو وەکو هەندێک کەس هیوای بۆ دەخوازە قەندیل ئاشتی ناوێت قەندیل ڕەت دەکاتەوە ئەو جەڵا ڕەت دەکات ئەسڵ ئەساسی لێشتا گرێ کوێرەی سەرەکی لە مەسەلەی ڕێزبەندی جێبەجێکردن و جۆری ئەو گەڕەنتیانەدایە کە پێشکەش دەکرێت واتە ئایا بۆ نمونە سەرەتا داماڵینی چەک ویانیش چاکسازی سیاسی و دەستوری ئەنجام بدرێت پەکەکە لە ئایاری 2025دا بڕیاری هەڵۆشانەوەی ڕێکخراوەیی و دانانی چەکی ڕاگەیاندووە کەواتە ئەمڕۆ کاتێک باس لە گفتوگۆکانی پەکەکە و دەوڵەت دەکرێت لە ڕووی تەکنیکیەوە مەبەست لەی دانوستانی ئاشتی دوولایەنەیە بە مانا کۆنەکەی نییە بەڵکو مەبەست پرۆسەی هەڵۆشانەوەی پێکهاتەی چەکداری پەکەکەیە نەوەکو پرۆسەی ڕێککەوتنی کورد و دەوڵەتی تورکیا مرۆڤ دەبێت بەو شێوەیە تەماشا بکە و لێرەدا چارەنووسی کادرەکان دۆزینەوەی چارەسەرێکی سیاسی و یاسایی بۆ پرسەکە چۆن دەبێت ئەمەیان هەتاوەکو ئێستا دیارە مشتومڕی لەسەرە بەڵام دانی بڕیاری چوواکە لە 3 ئۆگستۆس دەبێت ئەمە گفتوگۆی لەسەر بکرێ واتای ئەوە نییە کە لایەنەکان بە تایبەتیش ئیمرالی و دەوڵەت ڕێککەوتونە ئەمەیان ناسانی و پرسەکە بەردەوام خاو دەبێتەوە چونکە ئەنقەرە دەڵێت دەبێت سەرەتا چەکەکان بە تەواوی دابدرێن پاشان هەنگاوی یاسایی و سیاسی تاوتوێ دەکەن قەندیل و ئۆزەلان و دامپاتی دەڵێن پێشواخت دەبێت بزانین بەرامبەر بەدانانی چەک چی دەبێت بە بێ گەڕانتی یاسایی تەسلیمکردنی هەموو چەکەکان بێبەرگریمان دەکات بە کورتی وا بڵێن هەرچەندە چەک تاوەکو ئێستا کورد چەند توانیوێتی بە چەک بەرگری خۆی بکە ئەمەشیان جێگەی پرسیارە لە راپۆرتێکی مەیدانی ئاژانسی ڕۆیتەرز لە ئایاری 2026دا ئەم دژایەتی بەڕوونیە ڕەنگی دابووە لە کاتێکدا ئەنقەرە داماڵینی چەکی تەواوەتی وەک مەرجی پێشوەخت دەدیت لایەنی پەکە پێی وابوو دەبێت گەڕانتیە یاساییەکان و چاکسازیەکان هاوکات بن یان پێشوەختە بن یان پێشوەخت ئێوە دەبێ یاساکان بگۆڕن یاسا دروستکەن یاساکان لە پەرلەمان تێپەڕێنن و یانیش دەبێ لەگەڵ ئێمە هەنگاوێک دەن ئێوەش هەنگاوێک تێگەی جەنگی ئێران و ناوچەکەش ئەم بێ متمانەیە بێگومان زیاتر کردووە چونکە هیچ کەس دڵنیانە لە ئایندەدا چی دەگوزرێت لە حوزەیراندا ئەردۆغان ڕێگەیان کە چوارچێوەیەکی یاسایی بۆ خێراکردنی هەڵۆشانەوەی پەکەکە ئامادەکراوە ئەوانە باسی کورد ناکەن هەڵۆشانەوەی پەکە بەڵام ناوەڕۆکە ئەم یاسایە و کێ دەگرێتەوە هێشتا کێشەی لەسەرا کەواتە ناکۆچیە بنەڕەتیەکان چین دەکرێت پۆڵێن بکرین ناکۆچیە بنەڕەتیەکان یەک چەکیان یاسا ئەمە کێشەیەکی لە پێشینی ئەمە بنەڕەتترین خاڵی ناکۆچیە وەکو لە گفتوگۆکاندا ئێمە دەیبین و هەستی پێ دەکەین ترسی ئەنقەرە ئەوەیە کە ئەگەر پێش دامەڵینی چەک ئیمتیازی گەورە بدات ڕێکخراوەکە هێزی چەکداری وەک کارتی فشار بۆ دانوستاندن بەکاردێنێت ویانیش ڕنگ بێت ترسی مەبەستی ئەنقەرە ئەوە بێ ئیمتیازێکی گەورە نەدا و ڕێکخراوەکە ناچاری چەکدانام بکە لە بەرامبەردا ترسی لایەنی دیکە لە دوای لە دەستدانی توانای سەربازی ئەنقەرە باڵێنەکانی جێبەجێ ناکات و هیچ هێزێک بۆ فشاری لایەنی کوردی نامێنێتەوە و وەکو ئەمە لە زمانی ئەکادیمیدا پێی دەوترێت لێمایەکی ئاشتی یعنی سیکۆریتی داوێمە ئەمە شتێکی کلاسیکە بەڵام لێرەدا وەکو وتمان لێرەدا لە سیاسەتی ئەوڕۆدا لە ڕەوشی ئەوڕۆدا ناتوانین وەکو گفتوگۆکانی ساڵی هەفتاکان و شەستەکان و لاینەکانی دیکە تەماشاکەین واقعیەتەکە شتێکی دیکەیە سەرەتا ئەوەی ئێمە لە زمانی دەوڵەتی تورکیادا دەبینین بە تەنیا چارەسەرکردنی مەسەلەی تێرۆرە
و ئەوەی دیکەش دەبینین بە نسبەت پەکەکە و لایەنی چەکداری کە دەبینین بە چەک کورد نەیتوانێت لە هیچ شوێنەی بەرگری بکە و چەک بۆتە کێشە لە بەرامبەر گەورەبوونی بزوتنەوەیەکی ڕێکخراوێکی سڤیلی کۆمەڵایەتی و کولتوری بەهێز چونکە لایەنی چەک جۆرە کولتورێکی دیکە کە پێی دەوترێت لە ئەدەبیاتی سۆرەی کولتوری شاخ دروست دەکەوە ئەو کولتورە ڕێگرە لە بەرامبەر کولتورەکانی دیکە وە لە هەمان کاتدا لە کاتەگۆڕی دووەمدا ئەتوانین بڵێن کە تورکیای بێتێرۆر و یاری چارەسەرکردنی پرسی کورد ئەم دوو شتە ڕۆبەڕووی یەکتری دەبنەوە جیاوازی لە تەرمۆلۆژیشدا هەیە یعنی ئەنقەرە پرۆسەکە وەک تورکیای بێتیرۆر و یەک پارچەی نیشتیمانی پێنەسەر دەکات بەڵام مێحوەری پەکەکە و قەندیل ئەمە وەک پرۆسەیەکی ئاشتی کۆمەڵایەتی دیموکراتیک لێی دەڕوانن سەبری وەک ئەندامی بەڕێوەبراتی کەچەکە لە 2026دا جەختی لەوە کردەوە کە ئەنقەرە هێشتا مەسەلەکە تەنیا وەک کێشەیەکی ئەمنی دەبینێت بێگومان لە هەموو پاراگرافەکانی تورکیادا دەردەکەوێت کە بە تەنیا ئەوان لە چاوێکی ئەمنیەوە تەماشای دەکەن کێشەی کورد لەلای ئەوان نییە وە لە هەمان کاتدا خاڵێکی دیکە ئەویش پێگەی ئۆجەلانە بۆ ئەوەی ئۆجەلان بتوانێت ڕێکخراوەکە قایل بکات بە چەکدانان دەبێت وەک ئەکتەرێکی سیاسی ڕاستەقینە مامەڵەی لەگەڵدا بکرێت پرسیاری لایەنی ئۆجەلان ئەوەیە ئەگەر من ئەوەندە گرنگم کە بتوانم پرۆسەی چەکدانان جێبەجێ بکەم بۆچی لە دەرەوەی ئەنجامە سیاسیەکانی پرۆسەکە دەمهێڵنەوە تەنانەت دەوڵەت باخسەری ڕێبەری مەهاپە لە بەهاری 2026دا ئاماژەی بەوە کردبوو کە پێویستە ڕۆڵێکی فەرمی بۆ ئۆجەلان بدرێت لێرەدا مەسەلەی ئۆجەلانی هەتاوەکو ئێستا دیار نییە و پاشان لە هەمووی گرنگتر چارەنووسی کادرەکانی سەر و مامناوەندی پەکەکە ئەمە یەکێکە لە سەختترین دۆسیەکان ئایا ئەوانەی چەکدا دەنێن دەگەڕێنەوە تورکیا کێ لێ خۆشببوونیان بۆ دەردەچێت و ئەگەر دەرچوو لە بووکانیان دەرچێت دادگایی دەکرێن کەی دادگایی دەکرێت چۆن دادگایی دەکرێن ئەنقەرە دەیەوێت جیاکاری بکات لە نێوان ئەوانەی بۆ نمونە لەناو کەوانە ئاڵێن لە تونند و تیژی قڕسدا دەستیان هەبوو ئەوانەی کە بەتەنیا ئەندام بوونە قەندیل داوای میکانیزمێکی گشتگیر بۆ داماڵینی چەک هەڕۆشانەوەی هێز و تێکەڵکردنی بە کۆمەلگا دەکات بەڵام دەوڵەت وا نزیک نابێت خاڵێکی دیکە داواکاریە دەستوری و سیاسیەکانی کورد داواکاریەکانی کۆمەلگای کوردی تەنیا لە داواکاریەکانی پەکەکەدا کورد نابنەوە بەڵکو پرسی وەک گەڕەنتی دەستوری بۆ هاوڵاتی بوونی یەکسان ناساندنی ناسنامە و زمانی کوردی بە فەرمی دیموکراسی ناوخۆیی و بنەمای نێوەندیەت کۆتایی هێنان بە سیستەمی قەیوم لە ناو شارەوانیەکاندا ئەمانە هەر هەمویان لە ناو پرۆسەکەدا خاڵێک بەندێک نابینین لە زانینیەکانی پشتبەردەدا کە باسێک لەمانە بکەن بەڵام من بەردەوام بەوانە ئەڵێم کە ناومێدن و یانیش دەیان هەوێ ناومێد من حەزەکەن ناومێد من چونکە بەشێکی کورد دەیەوێت بە هەستەکانی بە ئارەزوەکانی سیاست بکە و یانیش لە بۆ سیاسەتی چۆن ئێمە بە ئارەزوەکانمان لە بۆ سیاست و ڕووداوەکانی ئێران چوین قڕمان بەسەری بوو هیچی وەدا نەکەن لە خوێندەوارێک و گەندەڵێکی وەکو حەمەی حاجی مەحموود لە هەموو خوێندەوار و ئەکادیمیەکانی کوردایەتی باشتر توانی تحلیلی وەزاکە بکات دەربارەی ئێراندا لەبەر ئەوەی ئەو خەڵکانی کە خوێنەوە بۆ سیاست دەکەن ئەمانە بەشی زۆریان لە ستانەوەت نوێیان بەپێی ئارەزوە سیاسیەکانیان خوێندنەوە بۆ سیاست دەکەن یانی لێرەدا دەمانەوەی بڵێن لەو قۆناغی ئێستا بە شتێک نییە بە ناوی چارەسەرکردنی کێشەی کورد بە هیچ شێوەیەک بەڵام ئەگەر ئەم کۆسپا واتە مەسەلەی تیرۆر شەڕی چەکداری چەک کولتوری شاخ ئەمە نەمێنن ئایا بیان وەک دەمینێ بۆ ئەوەی ئەو مەسەلانە قسەیان لەسەر نەکرێت لە پەرلەمان ئایا ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ قسەیان لەسەرکرا ڕۆژی چوارەم بڕبڕا ناکەونە ناو دەستورەکان و یاساکاندا بەدڵنیاییەوە ئەتوانین بڵین بەڵێ ئەگەر پرۆسەکە سەرکەوتوو بێت
و لە هەمان کاتدا ئەمە لایەنی سووریاشی بۆ نمونە چەکدانانی پەکەکە لە ئاکاوان پێداین باکووری عراق لە بۆ تورکیا بەس نییە، بەڵکو چارەنووسی پەگە و هەستەدە لە سووریا وەک بەشێک لە ئاسایشی خۆی دەبینێت. تورکیا دەیەوێت هەستەدەش هەڵبۆشێتەوە لە ناو سوپای سووریادا بتوێتەوە، لە بەرامبەردا لایەنی کوردی دەترسێت دەستکەوتەکانی لە سووریا بکرێنە قوربانیەکی ڕێککەوتنەکانی تورکیا. ئەمەشیان هەیە و ئەمە بە ئاشکرا دەبینین و لەمەدا بەتەنیا ناتوانین بڵێن ڕۆلی نێگەتیڤی تورکیا دەوریە بووە. خراپی سیاسەتی لایەنی کوردی و لایەنی پەکەکە و بزوتنەوەی ئۆزەلانی لە ناودا هەموو حیزبەکانی دیکەش لە ناویدا و تەواوی هێلکەکانیان خستنە ناو سەبەتەی ئیسرائیل و ئەمریکا وای کرد کە ئەم کارە بەو شێوەیە بەردەوام بێ. بێگومان شەڕی ئەمریکا، ڕوخانی ئەسەد، هاتنی ئەحمەد شەرع و کوژرانی حەسەن نەسڕوڵڵا، پاشەکشەی حیزبوڵڵا لە سووریادا، ئەمانە هەر هەموویان نانی ئەردۆغانی زۆر چەور کرد، هەم لە عراق هەم لە تورکیا هەم لە سووریادا. ئەمە بابەتێکە پێویستە دانی پێدا بندرێ. باسی مەسەلەی هاتنی جۆناسان پاوڵمان کرد کە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی بەریتانیایە لە ئەنقەرەیە. ئەمە لە بۆ چاهاتیە چونکە ئەمە بابەتێکی زۆر گرنگە. من کە وەک یەکەمین کەس کە باسی ئەو بابەتەم کرد، یەکەمین کەس لە ناو میدیای کوردی و غێری کوردیدا کە باسی ئەو مەسەلەیەم کرد، ئەو مەسەلەیەم دەڕکان. باسم لەوە کردبوو کە عەبدوڵڵا گول پێش تەقینەوەی زانیاریەکان، ئاشکرابوونی زانیاریەکان، دوو زەربەنهێنی سەردانی بەریتانیا کردووە. عەبدوڵڵا گول سەرۆک کۆماری پێشووی تورکیا یەکێکە لە دامەزرانەرانی ئاک پارتی ئێستا کە پەیوەندیەکی گەرم و گوڕی لەگەڵ ڕەزەب تەیب ئەردۆغان نییە، بەڵکو پەیوەندێکی گەرم و گوڕی لەگەڵ ئۆپۆزیسیۆن هەیە. بەگشتی چالاکیشە لەو بارەیەوە. عەبدوڵڵا گول کەسێکە کە بە کەسێکی نزیک بەریتانیا دەزانرێت، لە بەریتانیاش خوێندنی تەواو کردووە. بێگومان بەریتانیا ڕۆڵێکی گرنگی هەیە لەو پرۆسەیەدا. ئیستیخباراتی بەریتانیا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە تواننەوەی پەکەکە لە ناو دەوڵەتدا. هەر ئەوەندە ئەتوانم ئێستاکە بڵێم، جارێ لەمە زیاتر ناڵێم. و لە هەمان کەدا بەریتانیا ترسێکی زۆر گەورەی هەیە لە پارچەبوون، پارچەبوونی ئێران، پارچەبوونی عراق، پارچەبوونی سووریا، پارچەبوونی تورکیا، پارچەبوونی سعودیا، لە هەموو پارچەبوونێک ترسێکی زۆریان هەیە. ئەمە ترسێکە بەسەر بەریتانیەکاندا نیشتووە، لەو بارەیە بەریتانیەکان لەگەڵ ئیسرائیلیەکاندا زۆر ناکۆچیان هەیە. هەرچەندە ئەمە وەکو ئیدعای بۆ دەکری وان نییە، چونکە ئیسرائیل ئایا بەرنامەیەکی هەیە بۆ پارچەکردن؟ نەخێر، ئیسرائیل بەرنامە هەیە بۆ تێکەڵ و پێکەڵکردن، بۆ ئەوەی نەتەوەکان شەڕی یەکتر بکەن، بەڵام بەرنامەیەکی نییە بۆ ئەوەی کورد ببێتە دەوڵەت توشتیوە. خاڵێکی دیکە کە پێویستە باسی لێوە بکەین، ناڕەزاییەکی قەندیل لەسەر قسە دەمینێ، بەڵام ئەوە چەند کاریگەری هەیە. ئەو یعنی مەبەستم کاریگەری لەسەر ئۆزەران هەیە یان نا. ئەم هەنگە یعنی ئەوان ئاڵێ پرۆسەی هەڵۆشانەوەمان دەست پێ کرد، بەڵام دەوڵەت هەنگاوی سیاسی نەناوە. لە بەرامبەردا ئەنقەرە لە ژێر کاریگەری شکستی پرۆسەی 2013-2015 دایە و دەترسێت پێش داماڵی چەکی تەواوی هەر چاکسازیێک ببێتە هۆی بەهێزبوونەوەی لایەنی بەرامبەر، یعنی هەردوو ئارگومنت لە بەرامبەر یەکتریدا کار دەکەن. من باسی ئارگومنتی هەردوو لایەنەکان دەکەم. لە ئەنجامدا پرۆسەکە لە نێوان 5 دۆسیە ئاڵۆزدایە: چەک، چارەنووسی کادرەکان، ڕۆڵ و پێگەی یاسایی ئۆجەلان، مافە دەستوریەکان و مەسەلەی سووریاش تا ڕادەیەک.
تا ئەو کاتەی هاوسەنگێک لە نێوان داماڵینی چەک و گەڕانتی یاسایی دروست نەبێت ئەم دیمەنە هەنگاوێک یعنی بۆ پێشەوە هەنگاوێک بۆ دواوە بەردەوام دەبێت و لە هەمان کاتدا ڕەنگ بێ سەردانی جۆناسان پاوڵ ڕۆڵێکی گەورەی ویانیش پەیوەندی بەو بابەتە هەبێ چونکە چەکدانان جێگرەوەی ڕێکەوتنی سیاسی نییە بەڵکو تەنیا بەشێکە لە ڕێکەوتنەکە. ئەمە هەتا ئەمڕۆکە کۆی بابەتەکە بوو، بەڵام ئەمڕۆ وەکو باسمان کرد سەبارەت بە پرۆسەکە هەندێک گۆڕانکاری هاتنە ئاراوە. گۆڕانکاریەکان هاتنی پاوڵ بۆ ئەنقەرە یەکێکە لە گۆڕانکاریەکان کە دوێنێ هات، بەڵام ئەمڕۆکە دەرکەوت کە وەزارەتی دەرەوە دیدارێکی دوو درێژی لەگەڵی سازداوەکان فیدا، بەڵام وەزارەتی دەرەوە قسەی نییە لەسەر ئەو دیدارە. ئایا لەبەر ئەوەی نهێنیەکان پەیوەندی بە پرۆسەکە هەیەوانش پەیوەندی بە شەڕی رووسیا و ئۆکرانیەوە هەیە زارێ نازانی. و لە هەمان کاتدا مشتومەڕ لەسەر پرسی دەمیرتاش تاوەکو دێ زۆرتر دەبێ و مێدیاسکۆپ کە مێدیایەکی ئۆپۆزیسیۆنی تورکیا نزیکی خەتی کەمالیستیە، بەڵام بەو شێوەیەشنە و ڕوشان چاکیر کە ڕۆژنامەنووسە سەرەکیەکەیەتی دامەزرێ نەرەکیەتی بەردەوام ڕۆژانە باس لەوە دەکا بێ دەمیرتاش نابێت و ئەو پێی وایە مانەوەی سلاحەدین دەمیرتاش لە زینداندا گەورەترین بربەستە لە بەردەم بڕواپێکردنی ئەم پرۆسەیە. ئەمە دەری دەخات کە لایەنی کوردی تەنیا چاوەڕێی چەکدانانی پەکەکە نییە، بەڵکو دەیەوێت بزانێت چارەنووسی نوێنەرە سیاسیەکانی کورد چی بەسەردێ، چونکە دەوڵەت ئەڵێ ئەمانەی لە زیندان دێنە دەرەوە دەبێت 5 ساڵ قەدەغی سیاسیان لەسەر بێ، کەواتە دەمیرتاش 5 ساڵی دیکە دەبێت لە زینداندا بێ، بەڵام لە ماڵەوە مانایەکی ئەوەیە. لە بۆ هەندێک ئەمە جارێ قبول ناکرێ. بەگشتی سیئاب ڕۆژی یەکلایی کەرەوەیە بۆ یاسای چوارچێوە، بڕیارە لە سیئابدا پرۆژە یاسای تورکیای بێترۆل بخرێتە بەردەم پەرلەمان. خاڵی هەرە گرنگ لەم پرسەدا ئەوەیە مۆدێلی ئەنقەرە یعنی بەپێی مۆدێلەکەی ئەنقەرە بێت چەکدانایی پەکەکە پشتڕاستکردنەوە لەلایەن میت ئینجا یاساکان جێبەجێ دەکرێت، بەڵام بەپێی مۆدێلەکەی قەندیل بێ گەڕانتی یاساییان دەبێ بەڕێوەبردننی پرۆسەکە لەلایەن ئۆجەلانەوە چەکدانان و گۆڕانکاری سیاسی بە شێوەیەکی هاوکات یعنی یەک بە یەک. بۆ پەیامی قەندیل ئەوەیە بەبێ ئۆجەلان نابێ لە سیویەکی تەمووزدا پەکەکە کە جێکەڕاییان کە جێبەجێکردنی هەر یاسایەک بەبێ بەشداری ڕاستەوخۆی ئۆجەلان مەحاڵە. قەندیل دەڵێت ئێمە بڕیاری هەڵۆشانەوە چەکدانانمان داوە، بەڵام دەبێت ئەوجەلان شێوازی جێبەجێکردنەکە دیاری بکات و گەڕانتی یاسایی هەبێت، یعنی ئەوان دەیانەوێت ئۆجەلان گەڕانتیەکی یاسایی بە ئۆجەلان بدەن. بەگشتی دەمەوێت بە کورتی ئەوە بڵێم لە بەوەی لە مێشکی هەموو کەسێکدا ڕوون بێ. تورکیا هیچ هەنگاوێکیش نەبێ کۆتایی بە پەکەکە هاتووە. تورکیا هیچ هەنگاوێکیش نەیە کۆتایی بە استراتیژی شەڕی چەکداری هاتووە. لێرەدا ئەوەی دەمینێتەوە هەردوو لانایانەوێ بە تایبەتی لە قۆناغی ئێستاندا پرۆسەکە کۆتایی پێبینێت. پرۆسەکە خاو و گرژی بخوێوە دەبینێ، مەودایەک لە نێوان ئەنقەرە و قەندیلدا هەیە، زۆرە، بەڵام هەتاوەکو ئێستا هیچ لایەنێک نایهەوێ پرۆسەکە کۆتایی پێبێنێ. با چاوەڕێ بکەین سەی ئەو مانگە سەی ئاپ مانگێکی زۆر سەیرە لە بۆ کوردەکان کارەسات و ڕووداوی ئەنتیکەی تێدانە، باشکەم ئەمزارە کارەسات و ڕووداوێکی خۆش بێتە ئاراوە. سەی مانگ لەگەڵتاندا دەبمەوە. کاتێک خۆش، هەر بژین سەرکەوتوو.